خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگی هەستیاری تەندروستیەکەین بێگومان کە پێیوەستە بە کۆمەڵگە و بە ژیانی تاکەکان لە خێزاندا، ئەویش بریتیە لە کێشەکانی نزۆکی لە پیاواندا. بێگومان خۆی پەروەردگار ڕەگەزی نێرومی دروست کردووە بۆ ئەوەی کە بە حەڵاڵی بە ڕێگە پێدراوی ئەم دوو ڕەگەزە بەیەک بگەن و دوجار خێزان و کۆمەڵگە زیاد بکات و مرۆڤایەتی لە زیادبووندا بێت. بێگومان زۆر جار چۆن ئێمە هەر یەکێک لە کۆ ئەندامەکانی جستەی ئێمە تووشی گرفتی تەندروستیە بێ، ئەشکرێت لە بابەتی پیاوانە و ئافرەتانایە بۆ بابەتی مناڵخستنەوە هەر یەک لەم دوو ڕەگەزەش تووشی گرفت و تەندروستی خۆی ببێت. جا ئێمە ئەمڕۆ بەتایبەت لەسەر نەزۆکی لە پیاواندا قسە و باسەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دێراو سعید پسپۆڕی و لە نەشتەرگەری و چارەسەرکردنی نەزۆکی پیاوان کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستودیۆ لەگەڵمانان. دکتۆر جان بەخێر بێت. سوپاسانەکەم، هیوادارم سەرکەوتوو بن. بەڕێزم دکتۆر، بەڕاست ئەم بابەتە بابەتێکی ئەوەندە گرنگە ئێمە قسەی لەسەر بکەین نەزۆکی بەتایبەت لە پیاوانەوە تەورە و بەرنامەی لەسەر بکەین. ئایا گرفتێکە لە نێو کۆمەڵگایە یا با بڵین کێشەیەکی تەندروستی باوە یانە زۆر کەمە و هیچ نی و پێویست بۆ ناکە ئەسڵەن ئێمە هەر قسە و باسی لەسەر بکەین؟ بەڵێ، طبعا لە وڵاتی ئێمە بەداخەو داتایشی وەمان نییە لەسەر ئەساسی داتاکە من ئەم ڕێژەیە بە ئێوە بڵێم، بەڵام ئەتوانین گشتگیریانە با بڵین ئەو داتانەی کە لە جیهان WHO با بڵین دایناوە بە نزیکی تقریبا لە هەموو 100 عایلەیەک لە ساڵهێشی ئەم عایلانە ممکنە باشە و ینی کێشەی ئەوان هەبێ کە نەتوانن ببن بە خاوەنی مناڵ. طبعا ئەمە هۆکارەکان زۆرە بن بۆ ئەو بابەتە. بە شێوەیەکی عام ئێمە ئەم بابەتە ینی یەکلایەنە سێری ناکەین، واتە هەم با بڵین هاوسەری کەسەکە و هەم پیاوەکە مهمەکە لە نزیکەوە هەڵسەنگانی بۆ بکەین، چونکە ئەکرێ لە 150 کێشەکان پەیوەندی بە پیاوەکەەوە بێ و لە 150 کێشی پەیوەندی بە خانمی بەڕێزەوە بێت. لە نێو کۆمەلگای ئێمەدا ینی باوترین هۆکارەکان چین؟ چۆن دەستنیشانەکرێت بۆ ئەم جۆرە نەخۆشیە؟ بەڵێ، طبعا هۆکارەکان زۆرن بەڕاستی. ئێمە کە لە نزیکەوە ئەم دوو کەسە بەڕێزە ئەبینین تۆزێ بە وردی شتەکان لێ کۆڵین و لەگەڵاکەین. بۆ نمونە ئەکرێ کەسەکە هەر لە بیدایەتەوە نەتوانن با بڵین ببن بە خاوەنی مناڵ، بەڵام جاری وا هەیە کەسەکە با بڵین ئەو ژن و مێردە مناڵیان هەیە بەڵام پاش چەند ساڵێک محاولەکەنەوە ناتوانن ببن بە خاوەنی مناڵ. بۆیە زۆر مهمە بزانین هۆکارەکان زیاتر هۆکاری ژینگەین کاڵین ژینگەی ئیتر بە هۆکاری هەنێک سلبیاتی لایفستایل یاخود با بڵین کێشەی بایۆلۆجی کە دروست ئەبێ کە لە ئەساس و کێشەی نەبووە. هەنێ هۆکاری کەشمان هەیە بەڕاستی دەسەڵاتی کەسەکەی تیان نییە، من الله ئاڵێ چۆن لەوانی کێشەی کڕۆمۆسۆمات بێ یا کێشەی بازدانی جینی بێ یا لە کاتی حەملەکە دایکی جگەری کێشا بێ یا دەوروبەری جگەری کێشا بێ یا هەنێک عیلاجی با بڵین زیان بەخش بەکار هاتبێت یا عیلاجی موسەکینی زۆر کە ئەمە واکە خانەی ئینتاجی سپێرمەکان زەرەریان پێ بکە و نەتوانێت بە پێویست چۆنەڵی ئیشەکان بکە. هەنێجار لە دوای لەدایک بوون ئەکرێ مناڵەکە بۆ نمونەیەکی لە هۆکارەکان ئەوە بێت گونەکانی دانەبەزی بێت باشە، یاخود کەسەکە تووشی مەلەخڕە بوو بێکەمە یەکێکە لە هۆکارە باوەکان. ئەمە بە زیاتر بابەتی بایۆلۆجی وەکو باسمان کرد، بەڵام بۆ پرسیاری بۆ جوابدانەوەی پرسیاری بەڕێزێ عادەتەن ئەو کێشانە زیاتر تۆ مەبەستی بایۆلۆجی ئەوەی کە هێنە ئەسۆری با بڵین ببوورە ژینگەییە، زیاتر ئێمە جەختەکەینەوە لەوەی کە کەسەکە قەڵەو بێ باشە، نیکۆتین زۆر کێشە بە هەر بابەتێک ڤایب بێ با بڵین جگەرە بێ یان نێرگە لە بێ یاخود کەسەکە با بڵین جوڵەی نەبێ باشە، ئەکری هەنێ جاریش هۆکاریکەی وەکو با بڵین هەوکردنی گونەکان بێ یاخود دەوالی بێت. ئەمانە ینی ئەتوانین تا ڕادێک بڵین زۆر شایعە با بڵین ئەم هۆکارانە کەوا ئەکات ئەم خێزانە بەڕێزە ناتوان بن بە خاوەنی مناڵ. دوای پرۆسی هاوسەرگیری نایانوێ منداڵیان ببێت تاخیریەکەن بۆ 5 ساڵ 6 ساڵ یان زیاتر، ئەمە زیانی دەبێت بۆ وەچەخستنەوە؟ بە دڵنیاییەوە ئەمە پرسیارێکی زۆر جوانە. تامان ئەمە بۆ هەموو کۆمەڵگایەکیش عادەتەن ئێمە تەمەنی با بڵین خێزانی کەسەکە زۆر مهمە، چکە بەڕاستی فەسلە جیان
لە دوای تەمەنی با بڵێن 35 ساڵی کوالیتی هێلکە بە شێوەیەکی چۆن ئەڵی بێویستی کەسەکە ئەکرێ باش نەمێنێ وەکو جاران بۆیە دایمەن ئامۆژگاریمان بۆ ئەوەیە کە ئەم با بڵێن هاوسەرە بە ڕێزە گەنجە تا بتوانن پرۆگرامی مناڵبوون تەواو بکەن ڕاستەوی کە بەدەستخوایە بۆی کە مناڵبە بەڵام ینی محاولە بکەن مەنیعان نەبێ بۆ نمونە ئەگەر کەسەکە زۆر گەنج بوو ئەکرێ ینی چەند ساڵی بوەستێ بەڵام ئەگەر بۆ نمونە هاوسەرەکان لە تەمەنی 30 بەرەو 35 ساڵیا بن بەڕاستی باشتر وایە ینی تەخیری نەکەن چانسیشی ئەویان هەیە کە گونجاوە ئەو تەمەنە بە ڕێگای تەبیعی یاخود بە هەر ڕێگایکی کە ئەگەر پێویست بکات بە ڕێگا تەبیعیەکە مناڵیان نەبێت. باش من باس لە بابەتێکی بەحت زانستیەکەین بەڵێ لە پشت ئەمە شەوە شتێکی پێوترە قودرەتی ئیلاهی بەدڵنیاییەوە ئەمە باسیشتان بۆکەم بڵێ ئێمە باز لە بابەتە زانستیەکەکەین هەر لەسەر ئەو بابەتی کە هاوکارم پرسیارەکەی کرد دواخستنی وەچەخستنەوە بە هەر بیانوێک بێ خوێندنە چوزانم نەگونجانی کاتەکەی بۆ خێزانە ئابوووریە هەر بابەت لە پاڵ ئەمەیە جۆری مەنع شەرمی بڕیەوە لە پرسیارکردن بابەتێکی زانستیە جۆری ئەو منعانەی پیاوان بە تایبەت هەڵیە بژێرن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە یا با بڵێن ڕێخستنی منداڵەکان لە تەمەنەکان لە بینیانە کاریگەری خراپ بکات لەسەر داهاتووی ئەم پیاوە دەسەکان و خۆش بێ طبعاً ئەم پرسیارە زۆرجار لە سۆشال میدیا گوێمان لێ بووە بەداخەوانێ جار جوابدانەوەکان لەسەر ئەساسی بیرۆڕای شخصیە بەڵام لە بابەتی زانستیە ئەو شتە بەڕاستی جێی نابێتەوە واتە تۆ پێویستەکە بە پێی مەسادیری ئەوەی کە هەیە جوابیتەوە طبعاً بۆ ڕێگای ئەوەی کە تۆ منعی تەبیعی بکەی لە ڕاستیە هیچ کێشەیەک دروست نابێت بۆ ئەوەی کە تۆ بڵێ ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە مناڵ دروست نەبێ باشە بەڵام ئەکرێ بۆ نمونە کەسەکە تووشی حاڵەتێکی سایکۆلۆجی ببێت لەو حاڵەتەواتە لە کاتی پرۆسەکەیە بەڵام وەکو بابەتی زانستی بڵێ ئەمە بۆ نمونە بەم ڕێگایە من منعەکەم ئەمە تەئسیر لە کوالیتی سپێرمەکە یا تەئسیر لە مەوزوعی پیتاندنی هێلکەکە بەڕاستی ئەمە هیچ یعنی هۆکارێک نییە بۆی کە بڵین ئەمە وا ئەکات بۆ نمونە یەکێکە لە هۆکارەکان بۆ ئەوەی کە ئەم خێزانە بە ڕێزە نەبن بە خاوەنی مناڵ تەمەنە وەڵامانە بێ پشتبەست بن بە توێژینەوەی بەدڵنیاییەوە ئەمە زۆر مهمە چکە بەداخەوە جاری وا بە گوێمان لە پزیشکێکی بەڕێز بۆ وای وتو بەڵام بەڕاستی ئەبێت تۆ لەسەر ئەساسی داهتا و توێژینەوەکان قسە بکەی و بیرۆڕات مع الاحترامات يعني لبابتي زانستيا جينا بيتوا ابي داتا بي بۆیە زۆر مهمە ئێمە کەسەکان وەکو خۆی تیام بگەێنین کە ئامۆژگاریانەکەین هەتا بتوانن زوو پرۆگرامی مناڵبوون چۆنەڵێ زوو دەست پێ بکەن پاشان بەپی پێویست ینی هەر یەکێک بەپی تەمەنەکەی و کاتێمە قەراری بۆین چی بکەین چەندێک چاوەڕێی بکەین بە شێوەیەکی عام عادەتەن ئەوانەی کە لە خوات تەمەنی 35 ساڵەوەن ئەکرێ ئێمە بتوانین ساڵێک چاوەڕێیان بکەین بەڵام ئەوانەی کە لە سەر و 35 ساڵەوەن سێ مانگ بۆ 6 مانگ متابعەیانەکەین بەپی پێویست و ئەگەر هەر شتێکیان بیەوێ لەو کاتە ئێمە توانین بۆیان بکەین. دکتۆر ئێمەش بیستومانە ینی دواخست تەمەن بۆ ئەم پیاوە یاخود ئەم ئافرەتە تەمەنی تا زیاتر بێت لەوانەیە منداڵیان نەبێ یاخود ئەگەر منداڵیان بێت منداڵێکی لەوانەیە کە مندام بێت داون بێت زۆر شت ئەمە بیسترێ بۆ پیاوان ژەمار ممکنە بەدڵنیاییەوە چونکە پیاوانیش لە دوای تەمەنی 45 ئەکرێ کێشەی با بڵین کرۆمۆسۆماتی ناو سپێرمەکە یاخود کێشەی تێکشکاندنی DNA-یەکان کە ئەمە کڕۆکی سپێرمەکەی کە زۆر مهمە وانی بەهۆی تەمەنەکە وا بکات کە باش نەبێت بەڕاستی بۆیە بێجگە لە مۆزوعیەوەی کە شانسی ئەویان هەبێ مناڵ ببن بە خاوەنی مناڵ لامان کاتە بۆ جوابی پرسیارەکەی بە ڕێزیشێ بەڵێکێکە لە هۆکارەکان کە بۆ مۆزوعی داون و با بڵێن مۆزوعی هەنێک مەشاکیلی کە یا زگماکی کە واریدا ڕووبات. کاکتۆر نەزۆکی لە پیاوانە نەخۆشیکی درێژخان و ئیتر ئەو پیاوەی کە وتران نەزۆکە پزیشکێک پێوت نەزۆکە ئیتر هەتا لە تەمەنە کۆتایی هاتوو ئەمە نەزۆکە یان چارەسەر هەیە چۆن هەر نەخۆشیێکی تر بە حەب و عیلاج و دەرمان بە کۆمەڵک کۆرس ئەکرێ ئەم نەخۆشیە کەم بپێتەوە یا هەر بپەڕندە نەمێنێ نەزۆکی ئەتوانین بڵین چارەسەری هەیە بەڵێ تەوان پێش هەموو شتێک وشەی نەزۆک بەڕاستی من حەزم لێ نییە بەداخەوە بەس تازە شتەکە هاتووە شتەکەەوە هاتووە بەس یعنی زۆر ناخۆشە من هەتا بتوانم بەڕاستی بەکاری نایەنم بەدیلەکەی نابن بە خاوەنی مناڵ کێشەی ئەویان هەیە ینی ئەکرێ هەنێ خۆی مشکلەکە هەر لێرە نیە لە عالەمە وشانی با بڵین بە ئینگلیزی پێوتر ئینفێرتیلیتی بەکاریە بەڵام بەڕاستی ئەبێ لە
سایکۆلۆژی معاناتی ئەم کەسە تێبگەی هیچ نەبێ لەو کاتانات و بتوانی بە شێوازێک یعنی سەپۆرتیانکەی ئاگاو لیان بێ بۆ جوابدانەوەی پرسیارەکەی بەڕێزێ تەبان وەکو باسمان کرد هەنێ هۆکار هەیە زگماچیە بەداخەوە ئەم کەسە دوایەوە هەنشتی بۆکەین یعنی با بڵێ حتا نەشتەرگەری با بڵین کە مەسا تەریقێکی پێشکەوتووە با بڵین دۆزینەوەی کەشفی خانەی گونەکانەکەین بەڕێگەی مایکرۆسکۆپ کە ئەمە آخر ڕێگایە کە تەتەورە بەکارهێنین هەنێجار کەسەکە پێویست بکە عیلاجی هۆرمۆنی عینێ بەڵام بەداخەوە زۆر جار ئەکرێ دوای ئەوەش ئێمە نەتوانین با بڵین سپێرم دۆزینەوە بۆ ڕێگای بلووری بەکاری بێنین ئەمە بۆ ئەو کەسانی کە شتەکە زگماک واتەی کێشەی کڕۆمۆسۆمات یا جینات یا لە کاتی حملەکە با بڵین دروست بووە بەڵام خۆشبەختانە یەکدینێ حاڵەتی کەشمان هەیە ئێمە کە ئەتوانین بە ڕێگای ئامۆژگاری بۆ منە کەسەکە ئەگەر قەڵەو بێڵێن خۆ زەعیفکە ئەگەر جگەرە چێژ بوو یا نەرگە لە چێژ بوو ئەڵێن وازی لێبێن یا هیچ نەبێ کە زۆر کەمی کەرەوە یا با بڵین کەسەکە هەنێک ئیشوکار هەیە بەداخەوە کە ئەم ئیشوکارانەش هۆکارە بۆەوەی کەوا بکات کوالیتی سپەرمەکان باش نەبێ خاصەتەن ئەوانی کە لە شوێنی ئیشەکەن زۆر گەرمە ئایا وەستاینانەوە بێ یا شێو بێ یا لە شوێنێک بێ کوورە بێ یا ئەوانەی کە سایقیەکەن بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژدا ئەنیشن ئەکرێ ئێمە ڕێنمایم بکەین بە هەنێ با بڵین تەکنیک کە کەمتر سبات بۆ حاڵەتە دروست ببێ و ئەکرێ هەنێ جار کەسەکە بۆ نمونە ئەگەر هەوکردنیشی هەبێ یا دەوالی هەبێت لەم حاڵەتە ئێمە ئینشاڵڵا بتوانین ینی هاوکاریان بین بە ڕێگەی عیلاج بێ بە ڕێگەی ئامۆژگاری بێ خۆشبەختانە توانین بڵین لە 150 خێزانەکان کە توانیمانە ئێمە و پزیشکانی بەڕێزی کە هاوکار بین بۆی کە ئەو خۆشیان بۆ بجێ ناوی کۆمەڵک پیشەی هێنا ئەوە تۆزە خەتەرە ها زۆر مویمەوە دەگە کەسێک ێستا لەوانێت ئەم بابەتان ئەم جۆرە ئیشانەی هەبێ چۆ داوای ئافرەتە لەوانە ماڵە بڵێن بڵێن ئەم شتانە لەوانی پرسیارەوەمان لێ بکرێ زۆر جار ینی ڕێژەیە بۆ نمونە هەیە جگەرەی کێشەم ناڵێ ڕاست قەڵەوە مناڵێ بێ بەڵام کاتێتی هێنانەوەیە بالضبط یان بیرم نەچێ حتا موضوعی مشتاقاتی نەوتی خاویش ئەوەش زۆر دەورە بینە بۆنەکەی ئەوانەی کە لە بەنزی خانەن یا لە معمەلی چۆنەڵی نەوتن و ئەو بابەتانەمانش هۆکارن چکە ئەو مادەی پیترۆڵە و ئەکات چەند مادەیەکی جیان بەخش لە خوێنە چۆنەڵی دروست ببێ و لە ناو خوێنە بێ بچێت ئەم تەسیراتە دروست بکە طبعاً زۆر مهمە ئەمەی کە بەڕێز ئەوە دوێت ئێمە من زۆر جار ئاوا نمونونەکەیانمەوە ئەدەم کاکە کە ڕیشی هاوە بێشانی بۆ مەسەلەی خۆمانە جاری وایە خێزانە بەڕێزەکە دانیشتون ئەڵێم تەعاو دێ بکە خێزانیشی دانیشت و واز لە جگەرەکە بێنە تێگە یاخۆ زەعیفکە طبعاً ئەمە بەس بۆ سوعبە دەمەموتووە تاوە مناڵ دەکە بێ کاکە دوایەوە چێکی بیکە تۆ تازە هاتوێتە پێشەوە بەڕاستی ینی ئەبێ لێ ببڕێ حیاتی ژوایە سێرەکەی زۆر جار کەسێک جوێ زۆر بەخۆی نایە پارە ینی خۆپارێزی نییە بەڵام ئەو کاتی سێرەکەی کە چەورەکەی بەرزە بێتەوە یا خوا نەخواستە تووشی زەختە بێ یا شەکرە بێ اینجای تر مەجبور ئەبێ دوای شتەکە بکەوێ بەس خۆزگەوانە وایە ینی هەمومان بمانتوانایە پێش ئەوەی حاڵەتەکە ڕووبە پارێزگاری لە بابەتەکە بکەین و نەیەڵین شتەکان ڕووبە کاک دکتۆر ئەنجامدانی پرۆسەکە لە جیماع لە نێوان خانم و پیاوەکەدا زۆر جا باز لەو دەکرێت لە دوای پاکبوونەوە و تەواوبوونی سووڕی ماگانی ئافرەت کاتێکی دیاریکراو هەیە یاخود ئێوە ڕێنمایەک دەدەنە پیاوان کە باشە ئەم کاتە بێت ئەوە بێ زۆر جوانە بۆ پرسیارەکە طبعاً ئێمە بەدڵنیاییەوە کاتمان هەیە دوای ئەوەی کە سووری ماگانەی خێزانە بەڕێزەکەی ئەزانین چەندێکە بە تەقدیری وەکو ڕۆژمێری ئەتوانین نیوەی با بڵین سووری ماگانەکەی بۆ حساب بکەین و 2 ڕۆژ پێش ئەوە دوای ئەوە چەند ڕۆژێکیش کە ئەکرێ بە کەسەکە بڵین شەوی ناشەوێک پرۆگرامیان هەبێت کە بەدڵنیاییەوە لەم کاتانە ئەکرێ کاتی دابەزینی هێلکە بێ ئامادە بێ یاخود هەنێ حاڵشتی کە هەیە بۆ نمونە گۆڕینی ینی با بڵین فەسلەجی بایۆلۆجی خێزانەکەی با بڵین ئەگۆڕەیە لەوانەیە گەرمی پێوێک هەبێ ئەنی مەجموعەیەشت هەیە کە ئەکری بەڵێ بەدڵنیاییەوە لەلایەن پسپۆڕی ژنان و مناڵبوونەوە ئەکرێ کە ئامۆژگاری کەسەکە بکرێ بۆ دانانی پرۆگرام ئێمەش بە هەمان شێوە ئەتوانین هاوکار بین لەگەڵیانە یەک ڕێنماییکە بەداخەوە ئەم شتە بەعنی وای لاتوە کەسەکە زۆر جار لۆدێک لەسەر پیاوەکە دروستە بێ وڵات و لەدەم ڕۆژە تا بیزەم ڕۆژ هەموو شێ با پرۆگرامە بێ من زۆر جار باسیەکەم مەڵم بابە ئەم بابەتەوەکو دوگمێن بۆ لیدەنی دەسیپیانی تو بکوژێنیتەوە مە حاڵەتێکی سایکۆلۆژی دروستە بێ حاڵەتێکی ئیجباری ڕۆیە بۆیە شێوی ناشێوێک بۆ خێزانە بەڕێزەکان لەو ماوە دیاریکراوە کە هەفتەیەکە یعنی بەڕاستی کافیە چونکە خۆی گەورە وای کردووە سپێرمەکان ئەمێنێتەوە بۆ ماوەی 72 سعات بۆ 4 ڕۆژ ئەکرێت لە ناو چۆنەڵی جانی
هاوسەرەکە بمێنێتەوە بێ ئەوەی هیچ زەرەری کێشەیەک دروست ببێت. بەڵگەر تۆ شتێکی دیکە باسی لە جگەرەوەوانە کروازێنان ئەو فترێت تا چەند گرنگە خێزانەکە دوور بێ لە کێشە و شەڕ و طبعا دوێنێ ڕۆژی پێرێ بوو خێزانێکی بەڕێسات نامە هەروەکو بووی مۆزوعەکەمان تۆزە خۆشیش بێ با بڵێن خێزانی دانیشتە بوو وتی دکتۆر جگەرم تەرگاوەمانە وتم ئۆکەی دەست خۆش بە شتێکی باشی کردووە دوایی وتی وڵی دکتۆر تۆ ڕێنمایەکی یاوە بە من وتێتە 5 گەریباری کەمتر بێ قەینە بابەتەوە ئەزاف لیمانە ئەجێنە هەردێکی باشە وتی بەس من لە ماڵێک زگەرم کێشاوە خێزان وتێتی دکتۆر تێدی زگەرەمە کێش بەڵێ شتانەش زۆر زار ڕۆیە بە دڵنیاییەوە یعنی ئێمە ئەکرێ کە شتێک سەلمێنرابێ بەداتە تەنانەت بەڕاستی بیرم نەشێ بابەتی کافاینیش یعنی چاو قاوە لەگەڵ مشتاقاتەکانی ینی باشتر وایە 24 ساعتە لە 3 دانە زیاتر ناخورێت. جاری وایە پیا و گرفتی لە تۆ نییە بەڵام لە ڕووی زانستیەوە گرفتی لە گەیاندنی بەڕەحمی ئافرەت هەیە. ئەم گرفتە لە چی سەر هەڵەدا و چارەسەری هەیەمە؟ بەڵێ طبعاً هۆکارەکان زۆرن وەکو بەڕێزەوتی زۆر جار کەسەکە ئینتاجی سپێرینگ باش بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر هات و جیران لە بۆری هێلکەی خێزانە بەڕێزەکە هەبێت ئەوان ئەم سپێرمە ناتوانێت بگاتە هێلکە و بۆ پیتاندنەکە کە چەند هۆکارێکی ناچینەوە تەفاسیلەوە یان ئەکەری زۆر جار خانمە بەڕێزەکە کێشەیەکی با بڵێن زگماکی ڕەحمی هەبێت باشە یاخود نەخۆشی هەوکردن یا هەنێ حاڵاتی کە هەیە ئیندۆمێتریۆسی پێوترێ کە ئەمە هۆکارە وا بکات بۆ نمونە ڕەحمەکە نەتوانێت بە باشی کۆرپەلەکە وەربگرێ. بازێکی هۆکاری کە هەیە بەداخەوە پێویستی بە پیاوەکەەوە هەیە پێویستی بە خێزانەکە هەیە بۆوان بەڵام بۆ بابەتی پیاوەکە سێرەکەی زۆر جار من زۆر جار ئەمە باسەکەم سێرەکەی کەسێکی بەڕێز فەحسێکی سپێرمی کردووە یا دکتۆرێکی بەڕێزدوێتی وڵا خەتای پیاوەکەتە ئەم وشەی سا جێ نابێتەوە بەڕاستی خەتای پیاوەکەتە یا خەتای ژنەکەتە بابە ئەمە محکەمە نییە بەڕاستی یەکلایکەیتەوە یعنی ئەو کەسەی کە تۆ وای پێڵی نفسی شخصی کە هەیە بە هەمان کوالیتی مناڵێ بێت بۆی ئێستا لە بابەتی زانستیە بۆ ئەم بابەتە بۆ ئەم پسپۆڕێتیە ئەم وشەیە بەکار نایە چونکە ئەکرێ ئێمە بۆ من نزبەیەکمانێ ئەڵێن ئەگەر پیاوەکە لە 15 ملیۆن زیاتر بێت سپێرمی ئەمە چانسێکی زۆری هەیە بەڵامانەیە ئەوە نییە ئەگەرێک 10 ملیۆن بێ 8 ملیۆن بێ نایبێ بەس چانسەکە کەمە بێتەوە مەگەر چۆنڵێ ئەو کەسانی کە ڕێژەی با بڵێن سپێرمیان سفرە ئەگەر سفر بێ ئەمە تەوان بە تەبیعی نابێ ئەبێ ڕێکارەکانی کە بگرینە بەر بۆی چانسێکیان بینێ. طبعا دکتۆر بابەتی ئەوەی ئێمە وتمان نەزۆکی تۆ جوانتر بڵێن پێ نەبەخشینی دروست نەبوونی مناڵ بابەتێکی تەواو جیاوازە لە بابەتی ژیانی ژن و مێردایەتی کە بڵێن ینی ئەم پیاوە ناتوانێت ژیانی ژن و مێردایەتی ئیدامە پێ با بەڵام ئەوەیە تەنها ناتوانن مناڵ بخەنەوە یا خۆی گەورە مناڵیان پێ نابخ زۆر ڕاستە تەمان ئەمە بە دڵنیاییەوە زۆر باوە لە ناو هەموو جیهانە هەنی هەموو کەسێکە بیرەکاتەوە و ئەزانێت بابەتی چۆنەڵی پیاوەتیەکەی مربوطە بە مەوزوعی مناڵبوونیشەوە بەڵام بەڕاستی وانە چونکە خۆی گەورە ئینسانی کە دروست کردووە گونەکان دوو خانەیتیە یەکیشیان تێستۆستێرۆن دروستەکە ئەوەی تەنیشتی سپێرم دروستەکە یعنی ئەکرێ کەسەکە توانای سەرجێگەی و پیاوەتی زۆر باش بێت کێشەیەکی نەبێ بەڵام لە هەمان کاتە ئەکرێ کەسەکە کێشەی بابەتی ئەوەیە هەبێت کە نەتوانێت وەچە بخاتەوە باشە بەڵام هەنێ جار هەنێ حاڵاتمان هەیە ئەمە جیایە واتە کەسەکە کێشەی هۆرمۆناتی هەیە و ئیتر بە هەر هۆکارێک بێ ئەکرێ کەسەکە هەم هۆرمۆنی تێستۆستێرۆنی کەم بێ و لە هەمان کاتە توانای ئینتاجی سپێرمیشی نەبێ بەڵام بە شێوەیەکی عام بابەتی سەرجێگەی و پیاوەتی پەیوەندی بە بابەتی کێشەی با بڵێن نەبوونی مناڵەوە نییە زۆر جار من پرسیارەکە کەسەکە دە دکتۆر وەڵا من تواویشم زۆرە تێگەی بۆچی من ینی سفرم یا کەمە لە ڕاستی ئەمە زۆر جیاوازە مەوزوعی تۆوا و یعنی لە پرۆستات و توورەکەی تۆواوە ئەمە دروستە بێ خوا ئینسانی وا دروست کردووە بۆی ئەم سپێرمانە لە ناوێ بمێنێتەوە مەلە بکاو خۆراکی چۆنڵی سوود بەخش وەربگرێ بۆیە بەڕاستی پەیوەندیان نییە لە هەنێ حاڵاتی ئیسtisنا نەبێت کە بۆ ئێوەی بەڕێزم باس کرد کە چەند حاڵەتێکی کەمە لە 100 کەس لەوانەیە 5 کەس کێشەی هەم هۆرمۆناتیە بێ کێشەی لە هەمان کاتە با بڵین ئەوەشیە بێ کە نەتوانێت سپێرم بە باشی یا بە کوالیتیکی باش کاک دکتۆر لە سەرجەیە کەسێکە هەموو شێک ئەم پرۆسێ بکە یاخود کەسێک درەنگ بیکە کاریگەری بێ لەسەر کوالیتی ئەو سپێرمی کە هەیەی طبعا بە دڵنیاییەوە زۆر جار ئەگەر بابەتەکە ئاین با بڵین ئەگەر هەموو شەوێک بێ ممکنە لەو ڕۆ تەسیری هەیە بە کێشەیەکی سایکۆلۆژی بۆ دروست بکە چۆن واتە ئەگەر تۆ محاوەلی پرۆسەکە بکە هەموو جارێک ئەم کەسە زۆربەی کات لەوانی نەتوانێت
چکە ئیجبارە بێ بۆی کە ئەم پرۆگرامە ئاوا بێ بۆیە بۆ شەوی داهاتوو یا بۆ دوو شەوی دوای ئەوە کە زۆر لەوانەیە مناسب بێ بۆ ئەوەی کە هێلکە داوازەی لەوانەیە نتوانێت کەسەکە بۆ ممارەسەکە جێبەجێکە بۆیە ئەمە بەڕاستی ئەبێت تۆزێک بە وردی بە کەسەکە بڵێ کاتی بۆ تهدید نەکەی بەداخۆ جاری وایە سیرێکی پێوتری سعات 12 شەو یا سعات بۆ نمونە بابخۆ ئەمە کەمین نییە بەڕاستیە دابنێ بزەوەدانی ئەبێ لەو کاتابێ ینی ئەمە قورسانی تو ئەبێ بە عکسەوە ینی کەسەکە هاوکاربی بۆیان ینی بە ڕێگایەکی زانستی وا بکەی ینی هەم حاڵەتی سایکۆلۆژی کەسەکە تێک نەجێ هەم حاڵەتی فیزیکی کە نەتوانێت کە ئەمە زۆر مهمە سەرنجام بۆ بابەتی ینی پرۆسەکە کە ئێمە ئاماژمان ئەوەیە کە ئەم خێزانە بەڕێزە بم بەخەوانیم ناڵ بابینە سەر خۆراک خۆراکژەوە پرسیارمە بەڵێ ینی خۆراکە ئێمە تووشی نەخۆشیەکە خۆراکیشە تەندروست باشمانە بەدڵنیایەوە هەر بەڕاست بەپێ ئەو توێژینە تەمەن خۆراکە بوارە زانستەکەی پێوەنی نێ بە تۆ بەڵام ئەوەندەی ئیشەکە پێوەنی بە جەنابتانە ئەو خۆراکانە کامانن کە زەرەر ئەدەن لەوەی کە پیا و ئەگەر زۆر بیخوا جا خواردن بێ خواردنەوە بێ تأثیر لەم بابەتەی بکە یان بە پێچوانەوە ئەو خۆراکانە کامانن کە زۆر باشن مساعدن بۆ بابەتە طبعا جوابەکە جوابێکی گشتگیرە بۆ سەحەتی عامی یعنی هەموو کەسێک وەکو باسمان کرد قەڵەوی هۆکارێکە لە هۆکارانی کەواکە کوالیتی سپێرم باش نەبێ یاخود کردارەکانی بە باشی جێبەجێ نەکات بەدڵنیایەوە ئەو خواردنانەی کە کاربۆهیدراتی زۆرتیایە واتە با بڵین کاڵین کاربۆهیدرات منزمنی ئەوە کە ئەکرێ شەکر بێ ئەکرێ برنج بێ ئەکرێ نان بێ ئەکرێ شیرینی بێ یعنی ئێمە قەت لەگەڵ ئەوانین قەتعیکەین بڵێ نابێ هەریچ بخۆی بەڵام ئەبێ یعنی باڵانسێکە بێ لە بینی ئەوەی کە چەندێک کالۆری وەرەگرێ و چەندێک سەرفیەکە ئەم کەسە بۆ نمونەی ڕاضەیەەکە ئەجوڵێ یاخود هەردانیشتە و لە ئۆفیسایە بۆیە کاتێک کە کەسەکە هەستەکەی وردی گەورە بووە یا هەستەکەی بەرەو قڵەوی ڕۆشتۆ بەڕاستی ئەمە هۆکارێکە کە ئەو خۆراکانی کە باسمان کرد کاربۆهیدراتی زۆرتیا بێ بەدڵنیایەوە ئەمە زەرر بە کوالیتی سپەرمەکانەیە بۆ ئەوانشی کە بەڕاستی سوودبەخشن ئێمە پێی وترێ ئەو مادانەی کە ئەنتی ئۆکسیدانتی زۆرتیایە کە ئەمە بۆ نمونە میوە ئەلوانەکان باشە سەوزە چەرەس بە تایبەت گوێس لەگەڵ باەم ئەمانە شتێکی زۆر باشە ینی ئەکرێ کەسەکە هەم بۆ سیحەتی خۆی هەم بۆ با بڵین تەندروستی و بۆ بابەتی زەخت و شەکر و ئەمانش ئیسفادی لێ بکات و لە هەمان بابەتی خواردنەوە جگەل لە ئەوەی کە حرامە مادە هولیەکان زرر بەم بابەتا گەنێ ئەمە یەک دوم بابەتی ئەوانەی غازدارن و بابەتی چاو کافین باسێکت کرد بەڵێ بەدڵنیاییەوە کافینیش بە هەموو بابەتەکانیەوە یاخود سۆدەکان وەکو بیپسی و کۆکاکۆلا ئەمانە کافین خۆی بەجیا هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەگەر نسبەیەکی زۆر بخوا کەسەکە باشتر وای کەمیکاتەوە لە سێدانە زیاتر دوو و بیا سێک و زیاتر نەخوا سۆدەش لەبەروی شەکری زۆرتەیە ئەمیش هۆکارە بۆ ئەوەی کەوا بکا کەسەکە بەڕاستی چۆنەڵی بەرەو قەڵەوبوون بڕوە بەڵام وەکو پێشتریش باسمان کرد بەڕاستی ئەم شتە لە ساسە بۆم کەسێک نییە بۆیە من دائیمەن ئاوا ئامۆژگاریەکە ئەەکەم ئەڵێم ئەگەر تۆ بە تەمای ئەم ئەوە بکە مناڵتان ببێ و هەنێک ئەسباب و هۆکار هەیە کە سەلمێنراوە ئەگەر لە سا حەڤە بێ یا لە سا بیستیش بێ باشتر وایە ئێمە ئەم پارێزانە بکەین تا ئەو کاتی کە ئەم خێزانە بەڕێزە بم بەخەونم بەس چاو خۆش بێ بەڕێز دکتۆر دێراوسعید سپۆری ورد لە نەشتەرگەری و چارەسەرکردنی نزۆکی پیاوانی خوا بەخێر بێ چاوەکەم دەستیەوە خۆش بێ هیوادارین بەسوود بێ بۆ هەوڵاتیانی خۆش بۆ دوایکە و خێزانان ئێم گرفتیان هەیە بە تایبەت لە پیاوەکەیە ئیشەڵڵا خۆی پەروەردگار شیفایان بۆ بنێرێت بەدڵنیاییەوە سەرنجام خوای گەورە لە پێش هەموو ئەو شتانەوەیە کە بەداخەوە ئێمە زۆرجار لە سا 50 نازانین هۆکارەکان بەس چاو خۆش بێ